خۆشەویستان کاتێک باس لە لایەنی زانستیەکەین باس لە فستیڤاڵ و دیدارە زانستیەکانەکەین ئەو بابەتانی کە مێژوو ئەدەب و کللتور کۆکاتەوە پێویستە ڕێز لە بەها و باخی ئەو گەل و ئەو نەتەوەیە بگیرێ بەڵام لە یەکێک لەو دوایین پێشاتانی کە ڕوویدا ڕۆژی هەینی لە یەکێک لەو دیدارە زانستیانی کە لە یەکێک لە زانکۆ دیارەکانی هەرێمی کوردستان ئەنجام درا لە نمایشێکی هونەریدا بێڕێزی بێکێک لە پیرۆستترین بنەماکانی ینی پیرۆزی ئیسلام کرا کە ئەویش گاڵتەکردن بۆ بە حیجاب وەکو زانین ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ڕێزی لە ئافرەتانی مسلمان گرتووە و حیجابیشی وەکو جۆرێک لە پۆشتەیی جۆرێک لە ڕزگرتن و ماف دەستەبەر کردو بۆ ئافرەت لێرە لەوە کەسانی کە دژایانی پیرۆزی ئیسلامن و ئەسڵەن لە کوردایەتی و نەتەوایەتی تێنەگەیشتون هێرشەکەنە سەر ئافرەتانی مسلمان بە شێوازی جیاواز و ئەوەی کە ئێستا ئاشکرایە ڕوونە لە بەرچاوی هەموو جیهاندا ئەوەی کە مافی مرۆڤ خاتە ژێر پێوە ئەوەی کە مافی ئافرەت ناپارێزێ ئەوەی کە سوکایەتی بە هەموو جۆرێکی مرۆڤبوونەوە کات ئەو لایەنان کە بانگەشی دیموکراسیەکەن ئەو لایەنان کە ئێستا زلهێزن و جیهانیان بەدەستەوەی و دەڵێن ئێمە ئازادی دەستەبەرەکەین دەبینین لە وڵاتێکی وەکو غەزە ئەوە ئافرەتانێکەمین قوربانن کە هیچ تاوانێکیان نییە و تەنها دەورەی کە مسلمان بەم شازە سزا دەدرێن ئەگەر بینەوە بۆ هەرێمی کوردستانیش ئێمە هەر لە کۆنەوە پەروەردەی مەدرسە و حوجرەکان بووین و ئێستاش بە ئێستاشەوە ئەودایە حاجی کە بەجلی کوردیوە لە ماڵۆدا نیشێت و ژیانی ڕۆژانی خۆیەکە کەسانێک دێن باسی کوردایەتی و جولی کوردی و ئەومان بۆکەن کە هەر خۆیان لەبەری ناکەن زۆر جار جلوبەرگی کوردی باسی ئەومان بۆ دەکەن کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی بەم بابەتە نایە لە کاتێکدا ئێمە کۆمەڵێک بابەتی گرنگ باز دەکەین بزانین ئەم بێڕێزیانە دەکرێت چۆن مامەڵی لەگەڵا کرێ و ئایا لە ڕووی یاساییەوە ئەمە قبول کراوە لە زۆرێک لە زانکۆکانی ئەمریکا و ئەوروپادا ئێستا هەمووان دژی ئەو دادوستەمانە ئەوەستنەوە بەڵام لە زانکۆیەکی هەرێمی کوردستاندا بەم شازە بێڕێزی بێکێک لە پیرۆزیەکان دەکرێت جێ قبول نییە دەچینە لای خاتۆ ڕووپاگ ئەحمەد کە بەڕێزیان پارێزەرن ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانان خاتۆ ڕووپاگ سڵای خوات لێ بێم کاتت باش لەسەر ئەم بابەتە چیت هەیە و ئایا بێڕێزیکردن باینی پیرۆزی ئیسلام قبوڵە و بۆچی هەر کاتێک شتێک دەبێت یەکەم شت کە هێرشیەکەنە سەر مامۆسایانی ئاینی حیجابە لەچکە ئەو بابەتە پیرۆزانەیە کە لای مسلمان گرنگە بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورە لە ئێوە و سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی پێیان خوا پاداشتان داتەوە دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە بۆ ئەوەی کە قسە لەسەر ئەو بابەتە بکەین کە بابەتی ڕۆژە بەداخەوە پێشەرکاریەکی یاسایی و شەرعی بەرامبەر بە پێشەرکاری بەرامبەر بە هەموو ئافرەتانی هەرێمی کوردستان ینی پێشەرکاری یاسایی کراوە و بەرامبەر بە هەموو مسلمانانیش کەمە جێگای بەڕاستی قبول نییە و پێویستە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە و جیهەتەی کە پێی هەستاوە و ئامادەکاری کردو و ئەنجامیشی داوە چونکە ئەمە بێنیەت نەبووە نیەتێک هەبووە بۆ سوکایەتیکردن بە حیجاب بە نیقاب بە جلوبەرگی شەرعی کە مەشاعیرەکی دینی ئێمەی مسلمانە و بە تایبەت کە لە کوردستان لە پارێزگایەکی هەرێمی کوردستان لە ناو حرەمی زانکۆ ئەمە کراوە بەداخەوە پێشەوەی بێمە سەر دەقە یاساییەکان دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەوەی کە جێگای داخە لە ناو حرەمی زانکۆیەک کە زانکۆیەک بە حیسابی خۆی زانکۆیەکی ئەهلیە تایبەتە و خەڵکێکی دیار لەو زانکۆیە دەخوێنن بۆ ڤیستیڤاڵە کراوە خەڵکێکی دیار بانکێشت کراوە و لەوێ ئامادەیە لە ناو حرەمی زانکۆ لە جیاتی ئەوەی بێن توێژینەوە پێشکەش بکەن بۆ باشترکردنی بارودۆخی هەرێمی کوردستان لە سەرجەم بوارە جیاجیەکان دێن سوکایەتی بە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان کە مسلمانە سوکایەتی بە مسلمانان دەکەن سوکایەتی بە شاعیری دینی دەکەن کەمە بەڕاستی جێگای قبول نییە نە شەرع ڕێگە بەمە دەدا نە یاساش ڕێگە بەمە دەدا بۆیە من دەمەوێت ئاماژە بە دەقە یاساییەکان دەقە دەستوریەکان بکەم کە پێشلکاری دەستوریش نەکە یاسا پێشلکاری دەستوری کراوە
دەمێ ئاماژە بۆ بکەم کە مادە دووی دەستوری عێراقی لە مادە دوو ئاماژە بۆ دەکات کە ئیسلام ئاینی فەرمی دەوڵەتە و سەرچاوی سەرەکی یاسادانانە نابێت یاسایەکدا بندرێ پێچەوانە بێ لەگەڵ عەفو دەنگ بەڵێ خاتو ڕووپاک گوێبیستی تۆین ئایا ئەو یاسایانەی کە تایبەتن بە سوکایەتیکردن یاخود بە زاندنی سەربەرزیەکان و یاخود ئازادەکانی کەسی بەرامبەر بە تایبەت لە ڕووی ئاینەوە یاساکان چین کە ئاماژە بۆ دەکەن دەستوری دەمەوێت ئاماژەی پێ بکەم مادە دووی دەستوری عێراقی بڕگە دووەم لە مادە دوو دەستوری عێراقی لە بڕگەی دووەم دەڵێ ئەم دەستورە ناسنامەی ئیسلامی زۆرینەی گەلی عێراق دەپارێزێت هەروەها تەواوی مافە ئاینیەکانی سەرجەم تاکەکان دەپارێزە لە ڕووی ئازادی بیر و باوەڕ و ممارسەی ئاینیەوە واتە بە پێی دەستور ممارسەی ئاینی لە هەرێمی کوردستان پارێزراوەوە بۆ کەس نییە نە سوکایەتی پێ بکەوە بۆ کەس نییە نە ئەو ئازادیە لە کەس زەوتکە ئەمەی کرا سوکایەتیەکی گەورەیە پێشێلکاری دەستوریە و من دوێنێ بە ئاشکرا بە ڕێگەی ئاشکرا داوام لە بەڕێزداوەکاری گشتی کرد کە بێتە سەرخەت و ئەوە قبول نەکە و بۆ خۆی سکاڵا بجوڵێنێ و هەروەها هەر ئەو مادەیە نییە لە مادە حەڤدەی دەستور بڕگەیەکەم باز دەکا وەکە ئەو دەستوری عێراقە جیا لە یاسا و لە یاسای داواکاری گشتی دەڵێ یەکەم هەر تاکێک مافی پاراستنی تایبەتمەندیەتی کەسیەتی خۆی هەیە بەو شێوەیە کە ناتەبانە بێ لەگەڵ مافی کەسانی دیکە و ئادابی گشتی واتە هەر تاکێک هەر جۆرە ممارسەیەکی ئاینی دەکات یاخود هەر جۆرە جلوبەرگێک لەبەر دەکات یاخود بە هەر جۆرێک مامەڵە دەکات یاخود هەر ئاینێکی هەبێ هەمووی پارێزراوە بەپێی دەستوری عێراقی کەمە پێشێلکاری ئەو مادەی دەستوریشە و هەروەها مادە 37 لە دەستوری عێراقی هەر لە بڕگەی یەکەمەوە ئازادی و ڕێزی مرۆڤ پارێزراوە کەمە بەڕاستی یعنی بێڕێزیەکی یەکجار گەورە بوو بە باڵاپۆشان کە زۆرینەی ئافرەتان باڵاپۆشن و هەروەها هەر ئەو ئافرەتە باڵاپۆشانن لە سنتەرەکانی وتنەوەی دەرسی پەروەردەی منداڵەکانمان بۆ پەروەردە دەکەن هەر ئەو ئافرەتە نیقاب و باڵاپۆشانن کە دەرسی قورئان بە منداڵەکانمان دەڵێن کوا لە کوێی هەرێمی کوردستان ئافرەتێکی نیقاب و باڵاپۆشت بینیوە کە بێ زەرەرێک زیانێکی بۆ ئەو کۆمەڵگەیە هەبێ بێ ئافرەتانمان بەلاڕێدا ببە بێ کۆمەڵە شتێکی وا لە کۆمەڵگە بڵاو بکاتەوە کە بە جۆرێک زیانی هەبێ بۆ کۆمەڵگە نەخێر ئەو ئافرەتانە نین بەڵکو ئافرەتانن کە مولتەزیم نینە و مولتەزیم نینە بە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ئەوەشدا ئێمە تا ئێستا ئافرەتێکی نیقاب و باڵاپۆشت بینی وێ بچێ پەلاماری ئافرەتێکی ناباڵاپۆش بدا لەبەرەوەی باڵاپۆش نییە نەخێر بەڵام دەبینین بەداخەوە دەستدرێژیکردن بۆ ئازادی تاکە کەسی و ئازادی ئەوانەی کە حیجاب و باڵاپۆشن ئێستا دەبینین لە ناو حرەمی زانکۆیەک ئەمە دەکرێت کەمە جێگای قبوڵ نییە و هەروەها دەمەوێت ئاماژە بە مادەیەکی تری دەستوری بدەم کە مادە 41 مادە 42 43 هەمووی باز لە ئازادی تاک دەکات لە ڕووی پەیڕەوی ئاینیەوە واتە هەر تاکێک چ ئاینێک پەیڕەو دەکا ئازادە یعنی لە ناو حرەمی زانکۆ بە ئاشکرا خەڵک بێ بۆ ئەو نمایشە چەپڵە لێ بدات ئەمە بەڕاستی حەقی ئەوەی هەیە ئەوەی چەپڵەشی لێداوە ئەوەش سزا بدرێ و ئەو زانکۆیەش ڕوبەڕووی یاسا بکرێتەوە و بەپێی چونکە پێشێلکاری دەستوریشی کردووە جگەلەوەی کە پێشێلکاری یاسایی کردووە پێشێلکاری دەستوری کردووە ئەو زانکۆیە نابێ ئەمەی لێ قبول بکرێت چونکە ئەمە پێشهاتێکی زۆر خراپە و ئەمە ئەو بیر و بۆچوون و فکرەیە کە بە هەموو شێوازێک حیجاب و نیقاب و حرەکەی ئیسلامی و خەڵکی ئیسلامی قبول نییە و ڕەتی دەکاتەوە کەمە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو بیرە توندڕەویە کە داعش پەیڕەوی کردووە ئەوان بە جۆرێکی کە بیرێکی توندڕەوی دێن پەیڕەو دەکەن و بڵاوی دەکەنەوە کە بە توندی و بە توندڕەوی دژی ئاینی پیرۆزی ئیسلام و دژی شەعائیری دینی ئێمن و داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم ئەوەی کە باڵاپۆشە ئەوەی کە نیقابە ئەمە قبول نەکات چونکە ئەمە بێڕێزیەکی زۆر گەورەیە و بێڕێزیە بە ئاینی پیرۆزی ئیسلام پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە جیا لەوەش پێچەوانەی دەستوری عێراقیە کە چەندین مادەم ئاماژە پێکرد
و پێچەوانەی یاسایە و ئەرچی داواکاری گشتیە کە داواکاری گشتی بێتە سەرخەت سەرۆکایەتی داواکاری گشتی خۆی سکاڵا تۆمار بکە لەسەر ئاستی گشتی هەم ڕێکخەران هەم بکەران هەم ئەو جیهەتەی کە پێی هەستاوە سزا بدرێت. خات و ڕووپاک لە یەکێک لەو ڕوونکردنەوانی کە و ناوەندە بڵاوی کردبوویەوە دەڵێت کە ئێمە ئەم دیدارەمان کە ساز کردووە ئەوە فەزایەکمان خوڵقاندووە بۆ دەرخستنی ڕای جیاواز و ئەم بابەتە هەم بە زانستیانە و هەم بە یاساییانە کراوە بەبێ ئەوەی کە سنوورێکی بۆ دانرابێ یعنی ئێمە سنوورداری بکەین کە چ لایەنێک بێت ڕای خۆی دەربڕێ ئەمە قبوڵە ئەم ڕوونکردنەوەی هیچ ئاوێگەکە بم ئاگرەیە کە دڵی مسلمانانی عەزیێت داوە و لێرە و لەوێ هەموو هاتوونەتە دەنگ لە تۆڕە کۆمەڵاتیەکان بینیمان هاشتاکی جیاواز دانراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانی هەڵساون بەم کارە. بەڵێ ئمە بینیمان لە ڕابردوو ڕێستۆرانت هەبووە کە تەنها وێنەیەکی داناوە لەسەر ئاینێکی تر بەڵام ڕێستۆرانتەکە داخراوە کەچی ئێستا لەسەر ئاینێک کە هەمووی ئاین و نەتەوەکان لە هەرێمی کوردستان ڕێزێگیراون کە زۆرینە نین لە هەرێمی کوردستان. ئاینی پیرۆزی ئیسلام 195 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانە و لەو بەشەی مسلمانیشە بەشی زۆری خەڵکی حیجاب و نیقابە. ئەو دێ لە ناو حرەمی زانکۆ سوکایەتی بە ئاین دەکا ئەوە چ ینی دەرفەتێکی بۆ ڕازیایی ئەوە چ جۆرە دەرفەتێکە بۆ ڕازیایی ڕازیایی دەرفەت بۆ ڕازیایی ئەو کاتە دەبێ بیڕەخسێنی کە شعور بریندارکردنی تێدا نەبێ کە سوکایەتی تێدا نەبێ کە بە ئازادانە گفتوگۆ بکرێ نەک بێ کۆمەڵێک ئافرەت کەویش بەداخەوە بەکارهێنەرن و بەداخەوە من بەڕاستی بەزەیم بەو جۆرە ئافرەتانە دادێتەوە کە دێن لەو جۆرە نمایشانە تێوە دەگلێن و دێن بەشداریان پێدەکرێت من بەزەیم پێیان دادێتەوە دێن کۆمەڵێک ئافرەت دێنن کە حیجاب و پەچەی پێلا دەبەن و لەژێر حیجاب و پەچە جلوبەرگی کوردیان لەبەرە کە جلوبەرگی کوردیەکەشی پیاوانە هی ئافرەتان نییە بۆیە دەڵم ئەو ئافرەتانە بەکارهێنەرن ئەگەرنا جلوبەرگی کوردی بە حەیا و حیشمەتترین جلوبەرگی کوردی ئافرەتان ئەو جلوبەرگانن کە لە کۆن ئافرەتانی ئێمە لەبەریان کردووە و هەروەها زۆرینەی ئەو ئافرەتانی جلوبەرگی کوردیان لە کۆن لەبەر کردو ئەسڵان لەبەر بە حەیا و حورمەت و بە حیشمەتی خۆیان پێچەشیان کردووە. ئێمە دەبینین لە کۆن ئەو جیلانەی کۆن لە داپیرانمان و چەندنەوەیەک بەر لە ئێمە هەر وەکو شتێکی عورفی کە حەیا و حورمەت و ڕێز لەلایەن ئەوەندە ئەو بۆ پەچەیان کردووە. جلوبەرگی کوردی بریتیە نییە لەوەی کە ئافرەتانمان بێن جلوبەرگی پیاوان لەبەر بکەنە. باشە بۆچی کە دێن باز لە ماف و ئازادی ئافرەتان دەکەن باز لەوە دەکەن نابێ سنوور بەرامبەر ئافرەت ببەزێنرێ دەبێ ئافرەت ڕێزی لێبگیرێ دەبێ ئافرەت ئەو شتانی تایبەت بە خۆیەتی پێی بدرێ. بۆچی دێن ئافرەتێک بە پیاوێک دەچوێن و جلوبەرگی پیاوانی لەبەر دەکەن و لە نمایشەکەدا حیجابی پێ لەژێر حیجاب و پەچە پێیلا دەبن. بۆیە ئەمە پێم وایە هەر لە ڕووی هونەریشەوە شتێکی زۆر ناشیرم بوو و نەگونجاو بوو و سوکایەتیکردن بوو بە جلوبەرگی کوردی ئافرەتان چونکە بەڕاستی ئافرەت بە پیاو ناچوێندرێ هەریەکە و تایبەتمەندی خۆی هەیە و هەریەکە و جلوبەرگی تایبەت بەخۆی هەیە. ئەمە ئەو زانکۆیە پێم وایە ئەوەی کە دەستی لە پشتداوە ئەوی کە فکرەکەی هەبووە خەڵگری ئەو جۆرە بیر و بۆچوون و فکرە توندڕەویە بووە کە بە هەموو شێوەیەک ئاینی ڕەت کردوتەوە بە هەموو شێوەیەک بە هیچ زۆرێک ئاینی قبول نییە بە هەموو ئەو جوانیانەیە کە ئاین هەیەی کە بۆتە ڕەحمەتێک بۆ ئەو کۆمەڵگەیە کە بۆتە هۆی ئەوەی پەیڕەوانی ئاینی پیرۆزی ئیسلام لە هەرێمی کوردستان بوونەتە هۆی ئەوەی کە دیاردە تاوانکاریەکان کەم ببنەوە و یارمەتی حکوومەت و دامەزراوەکانیان داوەکە خەڵک هۆشیارکەنەوە لە ڕووی ئاینی و دیاردەی تاوانکاری نەبێ لە هەرێمی کوردستان ڕۆڵەکانمان بۆ پەروەردە دەکەن وەکو باسم کرد هەموو ئەو باڵاپۆشانە و ئەوانن کە نیقابیان کردووە ڕۆڵەکانمان لە سەنتەرەکان بۆ پەروەردە دەکەن و فێری دەرسی قورئان و ئاینیان دەکەن و دەرسە پەروەردەیەکان بە ڕۆڵەکانمان دەڵێنەوە. بۆیە ئەمە هەم کە باسم کرد پێچەوانەی دەستورە پێچەوانەی یاسایە و لێرەشەوە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتان
داوا لە داواکاری گشتی دەکەم سەرۆکی داواکاری گشتی کە دەبێت پارێزەری ئادابی عام و نیزامی عام بێتە سەرخەت و خۆی سکاڵا بجوڵێنێ بێ ئەوەی کەس سکاڵای بۆ بە کە لە دوێنێ ئەوە سکاڵایەکی زۆر پێم وایە چۆ بۆ سەرۆکایەتی داواکاری گشتی و خۆی سکاڵا بجوڵێنێ ئەو زانکۆیە و هەروەها ئەوەی کە ئەو فکرەی هەبووە ئەوەی کە جێبەجێ کردووە هەمووی ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. خاڵتر و پاکتۆ ئاماژت بە یاسا و دەستورەکان کرد کە سەبارەت بەم بابەتە بوونیان هەیە. ئایا کاتێک کە ئەم بابەتە دەچێتە دادگاکانەوە چ سزایەک دەسەپێنرێت بەسەر لایەنی ئەولایەنەدا کە سوکایەتێکی ئەنجام داوە؟ سزاکان چین بۆ ئەوەی کاتێک کە یەکێک سوکایەتی بە ئاینێکی دیکە دەکات؟ بەڵێ دیارە بکەرانی ئەو جۆرە پێی دەڵم تاوان بەڕاستی ئەم جۆرە تاوانە پێدەچێت زۆر بن هەم وزی هەتە ئەو شخصیە معنەویە کە زانکۆکەیە هەم ئەو کەسانەی کە فکرەکەیان هەبوو ئیسارەیان کردووە و هەم ئەو بکەرانەی کە لەسەر ستێژەکە کردویانە ئەوانە هەمووی ڕوبەڕووی دادگا بکرێنەوە چونکە پێشێلکاریەکی دەستوریە پێشکەلکاری دەستوری شزای قورسە و هیچ نەبێ ئەم زانکۆیە لەگەڵ ئەوەی کە دوێنێ ڕوونکردنەوەی بڵاو کردوێتەوە بەڕاستی داوای لێبوردنی نەکردووە بێ داوای لێبوردن لە سەرجەم باڵاپۆشان لە هەرێمی کوردستان بکە و داوای لێبوردن لە خەڵکی موسڵمانی هەرێمی کوردستان بکە و دان بە هەڵەی خۆی دابنێ لەگەڵ ئەوەشدا ڕوبەڕووی سزای یاسایی بکرێتەوە ئەوەش لە تایبەتمەندی دادگاکانە دادگاکان دەبێ یاسا سەروەر بێ و هەروەها چ سزایەک شایستەی ئەو جۆرە تاوانەیە ئەو سزایە بدرێ. بەڵێ خات و ڕووپاک ئەگەر کۆتا قسەت بکێ لەسەر ئەم بابەتە و پێویستێمە چۆن مامەڵە بکەین ئەگەر ئەو کەسانەی بیانوێت سکاڵا تۆمارکەنیان جۆرێک لە دەنگدانەوەیان هەبێ کامە ڕێگە دروستەکەیان ئەمە بسپێرین بە داواکاری گشتی و ئیتر ئەتوانین بەم شێوازە ئەو سوکایەتی کە کراوە بکەرانی بە باڵێن حەقی خۆیان بگەێنێت نەک ئەوەی کە لێرە و لەوێەوە هەندێک کەس بڵێن ناوازی لێبێن و ئەمە بیری خۆیان بۆ و ئازادی خۆیانە و ئاسایە لە زانکۆکان ئاشتیوا ڕووبە. من کۆتا قسەم ئەوەیە کە وەکو باسم کرد خەڵکی حیجاب و باڵاپۆش نەچووە لە شەقامە گشتیەکان ڕوبەڕووی ئەوانە ببێتەوە کە زلی نیمچە ڕوود لەبەر دەکەن کە نامۆن بە کۆمەڵگەی ئێمەش بەڕاستی نامۆن بە ئاینی ئێمە بە کۆمەڵگەی ئێمە و کاریگەری خراپیشیان بەجێهێشتووە لەسەر کۆمەڵگە بەڵام تا ئێستا حیجاب و نیقابێکم نەبینی وە بچێ پەلامار لە شەقامە گشتیەکان پەلاماری ئافرەتێکی نیمچە ڕوود بدات کەواتە سەلامەتترین ئافرەت ئەو ئافرەتانن کە حیجابن ئەمە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرەوە ئەوەی لە ڕووی یاساییشەوە هەر تاکێک لە کۆمەڵگە بۆی هەیە بچێ لە هەر داواکاری گشتیەک لە هەر پارێزگایەک بچێ سکاڵا تۆمار بکە ئاراستەی داواکاری گشتی بکە داواکاری گشتیش هەر داواکاری گشتیەک لە هەر دادگایەک داواکاری گشتیش ئاراستی سەرۆکایەتی داواکاری گشتی دەکا و سەرۆکایەتی داواکاری گشتی سکاڵا دەجوڵێنێ بەڵام پێم وایە ئەمە چونکە بابەتێکی گشتیە سەرۆکایەتی داواکاری گشتی بێ ئەوەی سکاڵا بچێتە لای دەبێ خۆی سکاڵا بجوڵێنێ وە لە دوێنێوەش زۆرمان بینیوە کە سکاڵایەکی باش تۆمار کراوە و ئێمە داوای یاسا سەروەری دەکەین و داوا دەکەین داواکاری گشتی بە ئەرکە یاساییەکەی خۆی هەستێ و مافە ئەو مافە معنەویە بۆ خەڵکی باڵاپۆش و موسڵمانان بگەڕێنێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕووپاک ئەحمەد پارێزەر کە لەم تۆرە لەگەڵمانە بن سپاس دەکەین. سپاس دەکەین خات و ڕووپاک.